بەناوی خوا بەڕێزان خۆشحاڵم کە لە خزمەتتانە بم. ئەم بابەتی کە منە مێوێ لە خزمەتتانە باسیکەم تایبەتە بەوەی کە ئەکرێ ئێمە مێشکمان بەرمەجە بکەین، مێشکمان پرۆگرام بکەین بۆ ئەوەی بتوانێت ئەو پەڕی زیرەکی ئەو پەڕی توانایی خۆی بەکار بهێنێت. ئایا ئێمە ئەکرێ توانای زیرەکیمان زیاد بکەین؟ ئایا ئەکرێ ئێمە لەمە دووە تەرکیزێکی باشترمانە بێ؟ ئایا ئەکرێ ئێمە ڕۆژانێک خەڵک بە تەمەڵ ناوزەندی کردوین بەڵام ئەکرێ ڕۆژێ ئێمە عالم بین؟ ئەگەر ئەکرێ چۆن؟ ئایا پێویستی بەوەیە ئینسان لە باشترین کۆلێژەکانی دنیا و باشترین مامۆستاکانی دنیا دەرسی پێ بڵێن تاوای لێبێت؟ بەوە دەست پێ یەکەم کە لێکۆڵنەوەکان دەریەخن سەرکەوتوترین ئینسانەکان ئەو ئینسانانن کە خۆیان دروستەکەن و خۆیان پەروەردەکەن. لە نێو پەروەردەی هەموو موئەسسەسەکانی دنیا باشترین ئینسان ئەو ئینسانەیە خۆی پەروەردە کردووە. ئەمە لێکۆڵینەوەکانی ناپلیۆن هیل لە سەرەتای سیەکان چلەکان لێکۆڵینەوەیکی ورد لەسەر کەسایەتیەکانی دنیا ئەوەی دەرخستکە ئەوانەی خۆیانیان پێگەیاندووە خەڵکانێکی نمونەییان لێ دەرچووە. واتە ئێمە ئەتوانین زاڵ ببین بەسەر ئەو هەلو مەرجانەی کە بۆ هەرێکێکمان دروستە بێت. ئێمە چۆن بتوانین پەر بە توانەکانی مێشکمان بین؟ پێشتر زانایان باسییان لەوە کرد کە زیرەکی ئینسان سنووردارە و ئیتر ئینسان ناتوانێت پەر بە توانەکانی مێشکی بات. یعنی مناڵێک توانای مێشکی چەندێکە IQ پێ ئەڵێن واتە intelligence quotient، ڕێژەی زیرەکی ئینسانێک چەندێکە ئەم ئینسانە تا ئەو ڕۆژەی ئەمرێ وەکو چۆن ئەڵێ ئەم لاپتۆپە هاردەکەی چەنە، ئەم لاپتۆپە بۆ نمونە ڕامەکەی چەنە، ئیتر تا دوو دەستکاری هاردەکەنەکە ئیتر هەر توانای یەک توانایە، ئەویش لەوە چێ بەرەبەر بەهۆی بەکارهێنانەوە خراپ ببێ. پێشتر زانایان وەکو کۆمپیوتەر تەماشای مێشکی ئینسانیانە کرد. بەڵام دکتۆر مایکل هاو لێکۆڵینەوەی وردی کرد و سەلماندی مێشکی ئینسان خاوەنی سیفەتێکە پێی ئەڵێن نێرۆپلاستیستی، واتە نەرمیەک لە مێشکا هەیە. ئەوە نییە بڵێ مێشکم چۆن بوو هەروە ئەمێنێتەوە. لێکۆڵینەوەکانی عەسابەوەیان سەلمان ئەکری ئینسانێک ئێستاکە مێشکی چۆنە لە ئایندەشە جیاواز بێت و ڕۆژ بە ڕۆژ ئێمە مێشکمان پەرە پێبین و گۆڕانکاریکی بەسەرا بێنین. زۆربەی شاکارەکانی دنیا هی ئەو کەسانە نین کە گەنجن یا هی ئەوانە نین کە وتویانە ئەمانە ئایکیۆکەیان زۆر بەرزە، بەڵکو زۆربەی شاکارە گەورەکانی دنیا هی خەڵکانێکە لە پیریە شاکارەکانیان پێشکەش کردووە. ئیتر ئایا ئەو شاکارانە لە هەر بوارێکی ژیان نابن، لە کۆ نابن یا لە نوێ بن، ئەبینین خەڵکانێکن ئەتوانن لە پیری شاتەنانت گۆڕانکاری بەسەر مێشکیانە بێنن. ئێستا ئێمە باسەکە ئەوەیە تۆ پرۆگرامێکی لە بەردەستایە چۆن بتوانی توانای مێشکی تۆ بۆ هەڵسوڕاندنی معلوماتەکان لە جاران باشتر بێ. ئایا ئەکرێ؟ بەڕێزان ئەگەر ئێمە بڵین IQ ئینسانێک واتە ڕێژەی زیرەکی نسبەت الذەکا یا ئەوەی پێڵێن intelligence quotient ڕێژەی زیرەکی ئینسانێک سنووردار بێت لایەزال هەر ئەکرێ. بۆ چونکە تواناکانی مێشکی ئێمە پێ ئەوترێن general mental ability واتە توانە گشتیەکانی مێشک. لە نێو ئەم توانە گشتیانە هەموو ئەمانەی تایە: یادگی ئینسان، تەرکیزی ئینسان، بیرکردنەوەی، خێرایی لە هەڵسوڕاندنی زانیاریەکان. و ئەمانەش کە توانە ئینسانێکە مەرج نییە یەکدانیان هەموو جۆرە سەرکەوتنێ بۆ ئەم نەفەرە بێنێتە دی. چۆن تۆ تەنسیق لە بینی ئەمانە دروستەکەی. کاتێک ئەڵێن باشترین تیمی دنیا مەرج نییە یاریزانەکانی دانەدانە لە باشترین یاریزانەکانی دنیا پێگات بن. ئەگەر ئێستاکە بین باشترین یاریزانەکانی دنیا بکەینە یەک تیپ مەرج نییە یەکەمی جیهان بێت. تەنسیق مهمە. چۆن تۆ تەنسیقەکەی لە بینی بیرکردنەوەکان و تەرکیزی لە بینی زیرەکیت و لە بینی هەموو توانەکانی خۆتە و ئەم تەنسیقە بە پرۆگرامێکی ڕێکوپێک ئاراستە ئەەکەی بۆ ئەو ئامانجەی کە ئەتەوێت. من ئەمەوێت بە خێرایی باز لە کۆمەڵە شت بکەم کە ئەکرێ کەسێک کە زۆر ناڕازی بۆ لە توانەکانی خۆی بتوانێت لە مەودووە نەتیجەیەکی باشتر با بەدەستەوە. من هەرگیز ئەو ڕۆژانم لەبیر ناچێت کە زۆر بێتاقەت بووم بەدەست لەبەرکردن بەدەست سعیکردن وام زانیوە فێر نابم. بە درێژایی قۆناغەکانی خوێندنی ئیبتیدایی و متەوەسطە و ئەعدادیە لە بیرکاری و ئینگلیزیە خراپ بووم. بەڵام ئێستا ساڵانە کە بیرکاری و ئینگلیزی ئەڵێمەوە. مەرج نییە
تۆ بڵێ وەڵام من بە درێژایی قۆناغی خوێندن لە ئینگلیزیا خراپ بووم، ئیتر ئینگلیزی زۆر قورسە، زۆر ناخۆشە، من فێری نابم. یەکێک لە باشترین ڕێگاکان بۆی توانای زیرەکی خۆت باش بکەی، ئێمە فیلتەر هەیە لە مێشکمانە. فیلتەرەکان نایەڵێت وەکو خۆی لە دنیا تێبگەین. فیلتەرەکان بەهێزترین فیلتەر فیلتەری باوەڕی ئینسانە. ئەو فیلتەرانن کە بەهۆی قسەکردن، بەهۆی بیرکردنەوەی ئینسانەوە دروستە بن. بۆ نمونە تۆ لەبەرەوەی مامۆسایەکت هەبووە، ڕۆژێ ڕۆژان لێت تووڕە بووە یا توی شکاندووە لە یەکێ لە دەرسەکانە، ئیتر ئەو دەرسە نامۆ ئەبێ لای تۆ، بەرەبەرە ناخۆشە بێ، تااقەتی نییە سەعی بکەی وە ئەزانی مێشکت وەری ناگرێ. ڕۆژێک لە ڕۆژان دەرەجەکەی خۆتە بینیوە لەو شتا باش نەبووی، ئیتر وە ئەزانی ئیتر تۆ مێشکی تۆ جیاوازە و ناتوانێت ئەم شتە وەرگرێ. ئەمە هەڵەیە. بەچی ئاتوانین بیسەلمێنین هەڵەیە؟ چەندەها نەفەر لە دنیا لە بوارێکا خراپبوون و ئێستا لە بوارە خەبیرن. ریچارد بنلەر یەکێک لە دامەزرێنەرانی نێرۆلینگویستیک پرۆگرامین کە ئێستاکە بە مامۆستای ئەوانەدا ئەندرێ کەوتار پێشکەشەکەن و یەکێکە لە سایکۆلۆجیستە زۆر لێ هاتووەکانی دنیا. ئەم پیاوە ئەڵێ بە درێژایی خوێندن، هەتا خوێندنم تەواو کرد، من لە دەروونزانی و لە سیمینار پێشکەشکردنا خراپ بوو. مەرج نییە تۆ بڵێ من لەم شتا خراپم ئیتر هەروە بم، بەڵام خاڵی دەستپێکردنی گۆڕانکاریەکە زۆر گرنگە. یەکەم شت ئەوەیە تۆ فیلتەرەکە لا ببەی. لەبەر ئەوەی پێشتر خراپبووم لە کیمیا نیشانەی ئەوە نییە لە ئایندەشا خراپە بم لە کیمیا. لەبەر ئەوەی فڵان شت بۆ من زەحمەت بۆ و دەرەجەی کەم تیاهێناوە، یعنی ئەوە نا لە ئایندەشا لەو شتا خراپە بم. ئەمە یەکەم فیلتەرەکەت لا بەرە، ئەو باوەڕەسەقەتە لا ببە، اینجا دەست پێ بکە. بۆ ئەوەی نەتیجە بەدەستبێنی من کۆمەڵێک جیاوازی باسەکەم کە تۆ خۆت تێبینیکە. یەکێک لەوانە ئەگەر دوو کەس لێرە دانیشت بن، منیش بابەتێکی ئینگلیزی شەرحکەم. یەکێکیان ئەم بابەتە زۆر گرنگ بێ بۆی و بەیانی ئیمتیحانی بێتیایە، ئەوی تریشیان هەر لە خۆی هاتوێ دانیشت بێ بڵێ وەڵای ئینگلیزی خۆشە، کامیان سەریعتر معلوماتەکان لە من وەرەگرێ. ئەوەی کە هەدەفێکی گەورەتری هەیە، ئەڵێ ئەم مۆزوعاتە زۆر گرنگە لەوە چێ بەیانی لە ئیمتیحانا بێتەوە، کەواتە تۆ چەنێ هەدەفەکەت بەلاوە گرنگە. تۆ ئەگەر ئامانجی گەورەت هەبوو توانای زیاتری شێکەوێتە گەڕ، با وەکو یەکیش کات تێپەڕێ. ئێستا بۆ نمونە لە نێو ئێوە یەکێکی با بڵێ ئیمتیابێ، ئیمتیحانی شەشی کردبێ، کەمتر ئەتوانێت ئەم معلوماتانە وەرگرێن تا یەکێک کە ئێستاکە زۆر پێویستی بەم بابەتە هەیە. کەواتە تۆ ئەبێ لە خەیاڵەکەی خۆتا یەکلایی کەیتەوە ئەم شتە بۆ ژیانی تۆ چەنێ گرنگە. خاڵێکی تر ئەوەیە ئێمە پێویستە چارەسەری لایەنی دەرونی خۆمان بیکەین. بەچی؟ بە چارەسەری کات. یەکێک لە شتەکان پێڵێن تایملاین تراپی، واتە چارەسەر بە هێڵی زەمان، بە هێڵی کات. ئەگەر ئەتەوێ قەلەقێکت کەم ببێ، یەک خەیاڵ دروستکە، وەکو چۆن یەک خەیاڵی ناخۆش قەلەقتەکە، یەک خەیاڵی ناخۆش دەرەجەکە و خراپێت چەند قەلەق و بێتاقەتەکە، یەک خەیاڵی خۆشیش لایەنە ئیجابیەکەت باشەکاتەوە. خەیاڵێ دروستکە لە خەیاڵەکەتە تەلەفۆنەکەی بۆ خزمەکانە ئەڵێ من ئەوە نەمهێناوە. بۆ نمونە تۆ بە من ئەڵێی تا ئێستاکە لە کیمیان زۆر خراپ بووم، ئایا من ئەتوانم منیش ئەڵێم بە دڵنیایی تۆ بەم سیمینارە تەواو ببێ، وا بکە باشە بی. ئیتر تۆ پێش ئەوەی دەستکەی بە سەعی کیمیا یەک داڵغە بۆ خۆ دروستکە، بچۆرە ناو خەیاڵێک ئیمتیحانات تەواو بووە، تەلەفۆن بۆ منەکەی ئەڵێ مامۆستا بیرتە من هاتم بۆ لات ئەمود لە کیمیا خراپ بووم، لە کیمیا نەونۆم بۆ هاتوۆتەوە، سەدم بۆ هاتوۆتەوە. ئەم خەیاڵە وەکو چۆن خەیاڵێکی ناخۆش دڵێ ناخۆشەکە و وەکو ئەڵێ هیوا بڕاوتەکە ناومێدتەکە وزەکانت لەناو ئەبا، خەیاڵێکی خۆشیش بۆ ئایندە وزەکانی تۆ دروستەکە. من کاتێکە ئامانجێکم هەیە لە ژیانما و لە خەیاڵەکەما و ئامانجە هاتووەتە دی، یەکسەر گڕوتینێکم هەیە، بەڵام ئەگەر هەستکەم نەفرێک گاڵتەم پێەکە ئەڵێ ئەوە مۆڵۆشیا بەدەستێنانی، یەک خەیاڵی بەسیت بەسە بۆ ئەوەی کە من لێرەوە ناومێد ببم و بێتاقەت ببم. منێک بە نمونە واتە هەر کەسێک لەبەرەوە تۆ خۆت خەیاڵی باش دروستکە، بڕۆ ئەو دیوی کاتەکان. ئەگەر ئەتەوێ ئەمڕۆ قەلەق نەبی، بڕۆ ئەو دیوی کات. خاڵێکی تر ئەوەیە ئێمە چۆن تەرکیزمان باش بکەین. یەکێک لە هۆکارەکانی نزمی نومرەکان و کەمی وەرگرتنی زانیاری لاوازی تەرکیزە، بەڵام مەرج نییە خەتای ئەوە بێ مێشکت ناتوانێت تەرکیزکە. لەوە ئەچێ خەتای ئەوە بێ تۆ بە هەڵا مێشکت بەکارەهێنیت. ئەو کاتانەی کە نانەخۆی بیرت لای سەعی کردنە، ئەو کاتی سەعیەکەی
بیرت لای ئیمتیحانەکەیە ئێو کاتی ئیمتیحانەکەی بیرت لای نەتیجەکەیە واتە تۆ لە هیچ کامیکانە تەرکیزت نەبووە بە ڕاهیبێکی هندیان وتیان خەبیرێکی یۆگا پێیان وت تۆ ئێستش تەمرینی تەرکیز دەکەی وتی بەڵێ وتیان چۆن ئەم نەفەرە ساڵەهای ساڵ خەریکی تەمارینی زیهنی بووە ئەهاتوو ئێستش بەردەوامی وتی بەڵێ من کاتێ نانەخۆم بەس نانەخۆم کاتێ ئەچم بۆ شوێنێک بەس ئەچم بۆ شوێنێک تێگەم چۆنە یعنی کاتێک کە تۆ لێرەوە بەو قادرمانە ئەچیتە خوارەوە ئەگەر هەموو خەیاڵت لای جوڵەی قاچ و قادرمەکانە بێ کە لە دابەزیت تەرکیزی باش بووە ئەگەر تۆ لە کاتی نان خواردنەکە بەس بیرت لای نان خواردن بوو دوایی لە کاتی سعیکردنەکە وەکوە لە کاتی نان خواردنەکە ئیسراحەتت بە مێشکیاوێ ئەگەر لە کاتی سعیەکەتە بەس بیرت لای ئەوە بوو ئەم مەقتەعەم چۆن دوایی بیرکەوێتەوە ئەوە تەرکیزت باشە بێ لە کاتی تاقیکردنەوەکە ئەگەر بیرت لای ئەنجام نەبوو بیرت لای ئەوە بوو ئەم پرسیارە چۆن جواب بیتەوە دەرەجەی باشتری لەسەرە ئەم پرسیارە کامیان وەڵامە دروستەکەیە ئەوە نەتیجەی باشتر بەدەستێنی بۆی بتوانی هەمیشە وابی من ڕاهێنانێکتان پێ ئەڵێم کە زۆر عەمەلیە تەرکیزت باشەکەی هەموو لە حەزەیە توانی تەمرینی مێشکەی بەڕێزان مێشک باشکردن وەکو فێربوونی پرۆگرامی کۆمپیوتەر نییە ئەبێ دایمە کۆمپیوتەرەکەت پێبێ باشبوون لە شتێکە تو ئەبێ دایمە وەسایلەکانی ئەو شتت پێبێ بەڵام مێشک باشکردنی مێشک مهمترین شت ئەوەیە کە تۆ دایمە مێشکت لەگەڵ خۆتە دایمە لەگەڵ خۆتایە لە هەموو کاتێکا لەگەڵتایە تو ئەتوانی هەموو کاتێ تەمرین بە مێشک بکەی کاتێ لە نێو سیارەیەکە دانیشتووی پێویست ناکات خەیاڵ پڵاو بکەی پێویست ناکە بیر لە شتانێکی بێهودە بکەیتەوە لە دڵی خۆتا بڵێ ئێستا بە خێرایی لە سەدەوە ئەژمێرم بۆ سفر دەی بژمێرە 100 92 98 بەو شێوازە هەوڵ بە ڕقەمەکە ببینی لەکوێ غەڵەتێک کرد بڕیار بە بچیتەوە لەسەر دەست پێ بکەیتەوە بۆ نمونە لە 20 لە 30 لە 40 غەڵەتێک کردووە بچۆرەوە لەسەر دەست پێ بکەرەوە ئەو کاتە ناچارە بی بۆی تەرکیزکی هەڵە نەکەیت چونکە ئەگەر هەڵەو کرد ناچاری دووبارێکیتەوە هەموو ڕۆژێک یەک دوو جار ژمارەی پێچەوانە کەمێ بژمێرە تەرکیزت زۆر باشە بێت شتانێک هەن کە ئێمە ئەتوانین مێشکی خۆمانی پێ باش بکەین یەکێک لەوانە ئەوەیە کە تۆ ئەتەوێ هەر شتێکی لەبیر بمێنێ ئەو شتە پێویستە لەمسیکەی بیبینی تامیکەی بۆنیکەی و بەمەش زاکیرەی خۆت باشکەی واتە لەلایەک تۆ ڕۆژانە تەمرین بە مێشکی خۆت کە تەرکیزی خۆت باشکە لەلایەکی تر بەردەوامی یادەوەری خۆت باشکە بۆ ئەوەی یادەوەری و باش ببێ پێویست ناکە کە تۆ بڵێ وەڵام من ئەچم ئەوەندە دا و دەرمان بەکارێنم یا مەسەنەن بڵێ وەڵام من ئیتر ئێمە ویراسیان زاکیرەمان باش نییە یا بڵێ وەڵام من ئینسانێکی عاقڵم شتە عەقڵیەکان تێگەم بە زاکیرەم خراپە و شتم لە بیرە چێ ئەڵێ نازانم ڕەحەتی گیانم ئیتر لەمە دوای هەر شتێ بوو بڵێ وەڵا لە بیرم چوو بۆی مرتاح بی کاتێک کە زۆر وان بە خۆت ئەڵێ دوایی مێشکت خۆی شتەکانە لە بیرە باتەوە بۆی مرتاح بیت ئەڵێ هەرچیم گر بیرم نەکەوتەوە ئەڵێن بۆچی فڵان شتە نەهێنا ئەڵێ لە بیرم چوو بۆ ئەوەت نەکرد لە بیرم چوو ڕۆژ بە ڕۆژ تۆ خۆت زاکیرەی خۆت خراپەکەی لەم دەقەیەوە بە بڕیار بە هەرگیز شتی وا بەکار نەهێنی هەر جارێ وتیان ئەو شتە مەڵە لە بیرم چوو بڵێ داوای لێبوردن ئەکەم چارەسەری ئەکەم ئەوەتان بۆ ئەکەم ئەم جارەوە ئەکەم مەڵە لە بیرم چوو چونکە هەموو جارێکە ئەڵێ لە بیرم چوو مێشکی تۆ بەرەو خراپبوونە ڕوا چی بکە بۆ ئەوی شتەکانە بیرکەوێتەوە لە کەسێکیان پرسی لە مێژووە زۆر زیرەک بوو هەر شتێکی لێ پرسی بە دقیقی هەموو ڕووداوەکانی لەبیر بوو وتیان تۆ چۆن ئەم هەموو وردەکاری و لەبیرە وتی من کە جەنگی واتەرلۆ ئەخوێنمەوە تەپوتۆزی سەر پێڵاوەکانی ناپلیۆن ئەبینم بۆنی باروتی ناو شەڕەکەشەکەم کەواتە چییەکە ئەم کەسە بە هەموو ئیحساسی ئەچێ بۆ معلوماتەکە زانایەکی دەرونی لێکۆڵنەوەی لەسەر کەسێک کرد کە زاکیری زۆر باش بوو تەنانەت ئەگەر 5-6 ساڵ لەو پێش نەفەرێک هاتبێ لەو کاتا دوو نەفەر قسەیان کردبێ قسەکانیشی لەبیر ماوە ئەڵێ ئەم نەفەرە ئەوەندە زاکیرەی باش بوو زانا دەرونیەکە بە درێژایی ساڵانێک لێکۆڵینەوەی لەسەر مێشکی ئەو کەسە کردووە هەموو جارێ گومانی بۆ دروست بۆتەوە چۆتەوە بۆ لای ئەو نەفەرە لەگەڵی دانیشتووە تا بزانێ مۆزوع چییە آخر جار ئەمەی بۆ دەرەکەوێت بۆی دەرەکەوێ ئەم نەفەرە نازانێت چۆن بیڵێ من چۆن شتەکان لەبەرەکەم بەڵام ئەڵێ بۆ نمونە ئەڵێ کاتێک کە تۆ لە قسەیەکە ناڵی کورسی ئەڵێ من یەکسەر کورسیەکە ئەبینم لە نزیکەوە هەست بە قورسایی کورسیەکە ئەەکەم کە هەڵی ئەگرم هەستەکەم من ئەوەندە گەورەم کورسیەکە لە دەممایە تەنانەت زمان ئێم لە قاچەکانی کورسیەکە لە ماوەی یەک لەحزا من ئەمە هەموو شتاکەم بۆیە لەبیری ناچێتەوە
کورسی خۆ تام ناکرێ ئەو لە خەیاڵەکە تامی کردووە کورسیەکە لە خەیاڵەکە هەڵی گرتووە لەوەچە لە هەموو ژیانە کورسیکی بەرز نەکردێتەوە کاتێک کە تۆ ئەڵەی شاخ ئەو یەکسەر یەتە پێشاوی کە بەسەر شاخێکە هەڵە بەزێ یەتە پێشاوی شاخێک هەیە ئەم ئەوەندە گەورە بووە بەدەست تەختی ئەکات بۆیە بە ئیحساسی لەمس بە بینین بە تامکردن ئەچێ بۆ زانیاریەک ئەگەر تۆ ویستە زانیاریەکە لەبیر نەچێتەوە یەکسەر وای لێ بکە ئەڵێن بۆ نمونە سیستمی مێشکی ئینسان دوو سیستەمان هەیە پریفەرال لەگەڵ سنترال تۆ ئەتەوێت ئەویان لەبەرکەی بۆ نمونە سیستمی مەرکەزی ئێوە پێڵەن ناوەندە کۆندامی دەمار باشە یەکسەر بێنە پێشاوی خۆت تۆ ئەچی بۆ ئەوەی فێری زانستی ئەحیا ببی ئەدبەنە ناو مێشکێکی ڕاستەقینە کە ئەوەندە گەورەیە ناوەندەکەی تۆ ئەچی لە ناویان دەرس فێرە بیت ناوەندەکەی ئیحساس کە لە ناو خانەیەکی دەمارە دانیشتی ئەو کەسانی زاکیریان باشە خەیاڵەکانیان زۆر بێمەعنان خەیاڵەکانیان زۆر پڕبووتر ئەسڵ ڕووی نایە بڵێ من چۆن لەبەرم کردووە بەڵام ئەو کەسانی کە زاکیریان خراپە هەمیشە مەنتیقی بیرەکەنەوە ئەڵێ چۆن خانەیەگەوەنە گەورەیە بێ من بچم لە ناویان دانیشم بۆیە تۆ وەرە خەیاڵ بکە خەیاڵەکانە با دەقیق بن ورد بن ئیحساسکە دەسی لێ تامیکە بۆنیکە بێتاقەت مەبە یەک دوو خاڵم ماوە کە زۆر بە کورتی کە ئەتوانی ئیسفادی لێ بکەی ئەویش ئەوەیە هەر کات سەعید کرد تکایە کات دیاری بکە ئەگەر ئەتەوێ کاتەکانە بەزایە نەچێ بەرهەمیان هەبێ کات دیاری بکە مەیە بڵێ من پرۆگرام داناوە بەیانی ئینشا لەبەرەکەم کاتی ئینشاکە ئەگری بەدەستەوە بڵێ من بۆ ماوەی 10 دقە ئینشاکە وا لێ ئەەکەم مەقولەکانی لەبەرەکەم پەرەگرافی یەکەم و دووەم لەبەرەکەم یعنی بۆ هەر چالاکیە کە مێشکتی بۆ بەکارێنی کاتەکەی دیاری بکە بۆ نمونە ئەڵێ ئەم پێناسە پێویستی بە چەند دقەیە ئەڵێ پێویستی بە 5 دقەیە مۆبایلەکەت سەعاتەکەت بخەرە سەر بۆ 5 دقە دوای 5 دقە جەڕەز لێە ئەزانی چیە قەومێ مێشکت بە تەواوی توانایی لە ماوەی 5 دقە ئیشەکە بەبێ خەیاڵە بڕوە بەس ئەگەر تۆ بڵێ من تانی وەڕۆ سەعی فڵان شتەکەم دەستەکەی بە سەعیکردن خەیاڵتە ڕوا بۆ وا ئەزانی تانی وەڕۆ هەر نایەت لەبەرەوە لە شعورتەوە دەستەکەی بە کات بەزایەدان بۆ ئەوەی بتوانی کاتێ نەڕوا و مێشکە سەعی بکە خۆتان ئەزانن ئەگەر هەموو شەوێ وەکو شەوی ئیمتیحان سەعی بکەی بە دڵنیایی یەکەمە بی هەموو شەوێ وەکو شەوی ئیمتیحان سەعی بکەی ئەوانەی کە ورد سەعیەکەن هەمیشە کاتەکانیان لا ئەوەندە گرنگە دیاری کردووە 10 دقەیتر چی تەواو کردبێ 5 دقەیتر چی تەواو کردبێ کە ئیگرێ بەدەستیەوە سەیری سەعاتەکە نیم سەعاتی لەبەردەسایە 20 دقەی لەبەردەسایە بۆیە مێشکی وەکو ئەو کەسە وایە کە ئەڵێ بەیانی ئیمتیحانمە بەڵام ئەوانەی کە اعتیادی سەعیەکەن هەرگیز بۆ خۆیانی دیاری ناکات بە کراوەی دەسەکە بە سەعیکردن مانگە 2 مانگ تێئەپەڕێ یا شەوێک تێئەپەڕێ دوایی بیریەکەوێتەوە ئەرێ باشە ئەو کاتە زۆرە بۆ ئیسفادەی لێ نەکردووە و ئەزانێ مێشکی خاوە بەڕێزان بتەوێ خۆت باشکەی ئەبێ یەکەم باوەڕ وا بێ ئەتوانی دووهەم بەرنامەیەکی وردی بۆ دابنەی ئەو کەسانی کە شارەزان لیان بپرسی یان بەردەوام ڕۆژانە تۆ ئەبێت تەمرین کەی هەموو سەعیە بکە بە تەمرین چۆن ئێستا فریای ئەم لاپەڕێ بکەوم جاری ئایندا بڕیار بە چۆن بتوانم بە دەقەیەک کەمتر لاپەڕەیە تەواو بکەم ئەو کەسەی کە وەستایە بۆ نمونە وەستامان هەیە گورجگۆڵە بلۆک دائەنێ دیاری کردو لە ڕۆژێکا فریای چەند بلۆکەکەوێت ئەوانەی کە گورجگۆڵن لە سەرەتاوە کە دەستیان پێ کردووە بیریان لای ئەوە بووە چۆن ئەمڕۆ بتوانێت لە چاو دوێنێ بلۆکی زیاتر دابنێ خۆ بلۆکدانان ناڕەحەتە پێویستە هەموو جەستەدمان و ئەبێ لەگەڵیا توانای ئینسان سنووردارە بەڵام ئەوانەی گورجگۆڵن ئەوەن دایمە بیریان لای ئەوەی چۆن بتوانێت سەریعتر ئەو کارە بکە بەڵام ئەوانەشی خاو خلیچکن هەرگیز بیر لەوە ناکاتەوە ئەڵێ من هەر ئەتوانم ڕۆژی ئەوەنە ئیشکەم بۆیە ئەوانەی کە گورجگۆڵن ئەوانەی کە بە سەعات ئیشەکەن ئەوانەی کە بە ڕەقەم ئیشەکە ئەڵێ من بۆ نمونە کاشی دائەنێم بۆ هەر مەترێک ئەوەنە پارە وەرەگرم بیر لە چیە کاتەوە چۆن سەریعتر کاشی دابنێ بەڵام ئێوە کرێکارانی کە بە ڕۆژی شامپیەکەن زۆربەی خۆی ئەیە لە تەمەڵی زۆربەی خۆی ئەیە لە کات کوشتن من لەمە زیاتر لەسەری بەردەوام نابم ئومێد دەکەم لەسەر چۆنیەتی سەعیکردن بەردەوام هەوڵ بن تەجروبەی تازە کۆکەنەوە نەک بڵێ وەڵام من ئیتر هەروە سەعیەکەم ئەوە زۆر هەڵەیە من ئەبێ هەر بینووسمەوە من ئەبێ هەر بیڵێمەوە من هەر ئەبێ 5-6 جار سەعی تیا بکەم ئەم قسانە فڕەیە هەموو جارێک هەوڵ بە ڕێگایەکی تازەتر خێراتر باشتر بگریتە بەرە تەرکیزیشت باشترە بێ